بانکی TBI کارت بۆ بەشداری هەژماری من دروست دەکات و سەرچاوێکی ئاگاداری ژڕەتی کردەوە پرۆسەکە تەوتین بێت. دوو ڕێگا بۆ دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێی یاسای بودجەوە ئاشکرا دەکرێت. دوای هێرشەکەی سەر ئارتی بانک لە هەولێر، سەرۆک و دەستەی کارگێڕی بانکەکە دوای ڕەزامەندی بانکی ناوەندی گۆڕا. سڵاوتان لێبێ، لە ئاستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دوای ئەوەی دوێنێ ئێوارە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند بانکی TBI کارتی 368 کەسی ناردۆتەوە کە پێشتر لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من داوایان کردبوو هەژماریان لە بانکەکە بۆ بکرێتەوە. لەم بارەوە فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند ئەو 365 کارتەی بانکی TBI ناردوویەتیەوە تەوتین نییە، بەڵکوکردنەوەی هەژماری بانکی ئاساییەوە کاوڵاتی. ناوبراوتیشی سەم لەگەڵ بەرپرسانی بانکی TBI کرد. ئەوان دەڵێن ئەو ناوانەی وەزارەتی دارایی دەیانێرێت تەوتین نییە، بەڵکو تەوتین دەبێ ناوی وەزارەتێک بە تەواوی بنێردرێت. فازڵ نەبی ڕاشی گەیاند بەغدا سوورە لەسەر تەوتین بەو شێوەی لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتووە. ئەمەی هەژماری من دەیکات جیایە لەو تەوتینەی بەغدا داوای دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بۆ دەستکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم ئێستا دوو ڕێگا لەبەردەستە. لەم بارەوە ناوبراوتی ڕێگای یەکەم ئەوەیە ساڵانە 2 تریلیۆن دۆلار زیادە بۆ موچە دابدرێت بۆ ڕەچاوکردنی پلەبەرزکردنەوە. لەبارەی ڕێگای دووەمیش ناوبراوتی بە گوێرەی یاسای بودجە دەرفەتی گواستنەوەی پارە لە تەرخانکراوەکان هەیە، دەکرێت پارە بگوازرێتەوە سەر تەرخانکراوی بودجە لە بەشەکانی دیکە. ئەحمەدی حاجی ڕەشید وتیشی دەبێت چاوەڕێ بکەین بەغدا بڕیاری پلەبەرزکردنەوەی موچەخۆرانی خۆی بدات تا ئێمەش داوا بکەین هەرێمی کوردستانیش بگرێتەوە. لا ڕاگەیەندراوێکدا ئارتی بانکە لە سەرەتای ئەم مانگە بە زەبری هێز بەڕێوبەرە گشتەکەی کە مەهی لە گەردی بوو لە پۆستەکەی لە کارخرا. لە نوێترین پەیامدا بۆ مامەڵەکارەکانی خۆی بانکەکە ڕاگەیاند بەشی مۆڵەت و کۆنتڕۆڵ و ڕێنماییەکانی بانکی ناوەندی عێراقی لە بەرواری 30/5/2024 ڕەزامەندی داوا لە دەست بەکاربوونی دەستەی کارگێڕی نوێی بانکی ئەقلیمی بازرگانی بۆ بەرهێنان و دارایی. بەپێی زانیاریەکان پشکی گەورەی بانکەکە ئێستا لەلایەن کوڕێکی سەرۆکی هەرێم خاوەندارەتی دەکرێت. ئەو کەسەشی بۆ بەڕێوەبردننی بانکەکە دانراوە بە فەرمانی ئەو بووە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.